ئەی برای کوردی مێرخاس 2000 نابی تجار تا دەستێ تا تڤنگە دژمناکێ تار و بار تات و پێنووسێ دکێ یار هۆگر و دۆست و هەڤال هەر جهێکێ ئاگر و ئار گۆهێ چیا و نەواڵ دژمنا تالان دکر هەر مال و مەودان و وەڵات هەر وەکی عەفدا ددیتن نە بە هەمپا و خەلات نە بە هەژمار هوون دکوشتن وارژ وا ڤالاکردن خارکردن شوونا گولادا ئەو بباقا هەلکردن بەرخوەدان وارەی جیهانێ ڕۆژ و شەف تەڤکردنە یەک هەروەها ئەزمان گەهانێ قورخ و ئاموورێن فەلەک هەر بخوێندن وا دپێچا گۆنکێ بندەستیێ سەر کەلات و ڵات و بەخچا پەردەیا هۆڤیتیێ دوو دجیهانێ تەڤیدا هەر کەسی پارزوو دکن خوێندن و جەکژی سەرێدا ڕێچکا تەرزوو دکن سەد خوەلی لوی سەری بە گۆتەواندی هەر بژی بن پیاش جار و قەدیبە هەر بخوانانێ ڕژی ئەس بە مستێ پێک ڤەچوونی دارکاوە ئاڤ ددم جار و ئالاڤێن هەبوونێ تەشیێ هەربا ددم تا کۆمیر هوون هەر بمینن پادیشاه و سەر بلند ئالەیە ڕەنگین ببینن هەر بالا و هەر بلند سەد سلااف دایامە کووردا جاڤ نەهێر و بەندەیە سەر تەمێ بن ئێش و دەردا هەر جەگەر کۆلێ دەیە هەر جەگەر